سەبار بە بانگەشەی هەڵبژاردن و کارنامەی لیستی پارتی لە کەرکووک دکتۆر شاخەوان عەبدوڵڵا سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستان لە کەرکووکەوە لەگەڵمانە. دکتۆر بەخێر بێن، خۆشحاڵم کە لەگەڵمانی. دکتۆر دنیاک پرسیارم هەیە، ینی بێجگەلەوەی کە پرسیاری بانگەشەی هەڵبژاردنەوەیە، پرسیار لەسەر ئاستی بەرپرسیارەتی و ئەو کارانەی کە لە بەرپرسیارەتێکەکەتا لە ماوەی ڕابردووە لە بەغدا کردوتە. سەرەتامەوە باسی ئامادەکاریەکانتان بکەم. پارتی لە کەرکووک چۆن خۆی ئامادە کردووە و ئامادەکاریەکانی پارتی لە کەرکووک چییە؟ زۆر سپاس بۆ جەنابەت ڕێز و خۆشەویستیم بۆ بینەرانی کەی 24 لە کەرکووک پارتی دیموکراتی کوردستان هاوشێوەی شارەکانی تری عێراق لە کاتژمێر 12 لە شەوی ڕابردوو دەستی بە بانگەشەی فەرمی بۆ سەرخستنی لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان لە شاری کەرکووک دەست پێ کرد. ئێمە بە فەرمی ئەومان ڕاگەیاند و پارتی دیموکراتی کوردستان بە پشتبەستن بە خەباتێکی دوور و درێژ قوربانیەکی زۆر لە پێناو کەرکووک چ لە سەردەمی شۆڕشی ئەیلول دوجار تەسحی خودی بارزانی نەمەر لە پێناو کەرکووکە ئەو خۆشەویستی و ئەو وەفایی جەنابی سەرۆک بۆ خەڵک و خاکی کەرکووک و پشت ئەستورین بە جەماوەر و بە کادر و ئەندام و لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان لە دەرەوەی ئەو بازنە حەزبیەیش بەو پەڕی خۆشحاڵیەوە لە کەرکووک خەڵکێکی زۆر باوەشی بۆ پارتی کردوێتەوە، چونکە لە بەعدە نەتەوەیەکە هیچ حزبێک نییە لە ساحە و لە گۆڕپانی سیاسی کوردستان بتوانێت هێندەی پارتی خەمی پرسەنەتەوەکان بێ و هەندەی پارتی پێداگیری لەسەر جێبەجێکردنی دەستور و مافی گەلی کوردستانی کرد بێ لە عێراق و بە تایبەتی لە کەرکووک خەڵکی کەرکووک لە ماوەی دوای 16 ئۆکتۆبەر لە 2017 تا 21 پارتی بەشداری هەڵبژاردننی نەکرد. لەو بەینە فراقێکی گەورە بۆ خەڵک دروست بوو. لە دوای 21 کە پارتی گەڕاونێنەرەکانی پارتی چوونە بەغدا توانیان تاعاستێکی یەکجار باش دۆخی ئەم شارە ئاسایی بکەنەوە، عسکەرتارێتە نەهێڵین و کۆمەڵە دەستکەوتی باش. ئێسا من لە گەڕەکان نەگەڕێم واتمە لای جنابتان بە خۆشحاڵیەوە خەڵک بە تەواوی فەرقی نوێنەرایەتی پارتی لە بەغدا و خەڵکی ترەکە بۆی کە پارتی خۆی بە صاحب قەزیە زانێ و تعدا لە کەس قبول ناکەوە ئەرکی ئەوەیە کە بتوانێت خزمەتی خەڵکی ئەم ناوچانە بکە. ئاشە دکتۆرە و پۆستانی کە لە کورد لە کەرکووکەوە گیرانەوە پارتی چۆن ناتوانێت بەدەستیان بێنێتەوە یاخود وەریان گرێتەوە؟ طبعا بەداخەوە بەشێکیانە دوای 16 ئۆکتۆبەر بوون، بەڵام ئەوەی کەمانی گەرانی ئێمە لەم ساڵە بەڕێوەبەری زراعی کەرکووکە نەدەبوو بکرێت، چونکە ئێستا مدیری زراعی کەرکووک منم هەفتی ڕابردووی حالەی نەزاهم کرد، چونکە بە پێی یاسای ئەخیر یاسای پوچەڵکردنەوەی قەرارەکانی حەزبی بەعس دەبوو لەو ڕۆژێک کە لە جەریدە نەشەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە هاتووە کۆمەڵێک نووسراوی کردووە بۆ دادگاکان بۆ ئەوەی کە بڵێم عەقدانە ساری مەفعولن و ئەمە لە کاتێکە ئیلغا کراتەوە بە پێی مادە 2 هەمان یاسا ئیحالەی نەزاهەمان کرد. لەم تەوقیتە نەدەبوو مدیری زراعە لە عەرەب بێ و لە کێش بێ لەو کەسێک کە لە دژی پرۆژەکە و مەسەنەوەی کە ئێستا مدیری زراعی کەرکووک وەسفی عاسی دایناوە. وەسفی عاسی لەناو پەرلەمان شەڕی کرد لەسەر بابەتیەوەی کە زەویەکان تێنەپەڕێ و پرۆژە یاسا نەدەبوو ئەم پۆستە بدرێتە ئەوان و نەدەبوو ئەندامانی ئەنجومەنی پارێزگا دەنگ لەسەرەوە بدەن کە ئەم پیاوە ببێتە بەڕێوەبەری زراعی کەرکووک لە کاتێکا ئەو پۆستە بەدەست کوردەوە بووە. هەروەها یەک فەرماندەی کوردمان هەبوو لە تەواوی دەستگا ئەمنیەکان بەڕێوەبەری پۆلیسی کەرکووک بوو، کاتی خۆی لە کاتی گفتوگۆکان من بە مهەیمەن حەمدانی مدۆخۆشی باسی کرد. وتم ڕاستە ئەو پۆستە لای پارتی نییە، بەڵام ئێمە مستعد نیمانێک پۆستێکی ئەمنیمان هەیە تەسلیم بە ئێوەی بکەنی بدێنەوە. قایمقامی دروست قەت نەبووە، دوو بز قایمقامەکەی عەرەب بێ، ئێستا قایمقامەکەی دراوەتە عەرەب. یعنی بۆ ئەمە لە پێناو چییە؟ ئەم مەزعە بۆ قبول کرد. ئێستا مدیری شەریکەی نەوت کە دانراوە ئەویش تازە دانراوە دیسان خەڵکی حەویجێ و زۆر تعداد لە فەرمانبەرانی کوردەکە لە ناو شەریکەی نەوت. ئەمانە کۆمەڵێ پۆستن کە تازە لە دەست دراون، ینی لە ماوەی ئەم ساڵەیە ئێمە هەوڵ دەین هەمویان چ ئەوانی مەلەفیان لەسەر تەحویلی نەزاهیان بکەین و دان بە هیچ ڕێکەوتنیەکە نانین کە مافی کورد و استحقاقی کوردی تیا پێشەل کرابێ. زۆر باشە دکتۆر، ژمارەی کورسیەکانتان لە کەرکووک زیادەکا وەکو پارتی دیموکراتی کوردستان یاخود نەخرێر 2 کورسیەکەیە؟ ئێمە چاومان لەوەیە پارتی دیموکراتی کوردستان بێتە هێزی یەکەمی کوردی. طبعا من دوێنێ لە پەیامەکەش ئەوم بڵاو کردەوە لە کەرکووک ئێمە ئامانجی سەرەکیمان ئەوەیە کە کورد دەنگی یەکەم بێ لەم شارە، چونکە ئەگەر وەکو پارتی ئێمە 3 کورسیش بێنی لە 12 هەموو دەنگەکانی کورد لای پارتی بێ پارتی 4 کورسیش بێنێ نەتوانین ببینە نیوە یاخود زیاتر لە نیوە وەکو کورد دۆڕاوین. ئەمە معادلەیەکە، چونکە لێرە سراحەکەمان سراحێکی قەومیە
و مەقاعەتی پێکاتەکان حیسابی بۆکرێ بۆیە هەموو ئەرکی ئێمە وەکو کورد سەرکەوین وەکو کورد بتوانین نوێی کورسیەکان بێنین وەکو پارتی دیموکراتی کوردستان بەڵێ چونکە لە جەنابی ناشارمە ئێمە لە ئاخری انتخابات بۆ یەکەم جارە لە دوایین هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کورد نەیتوانی ببێتە نیوەی کورسیەکانی کەرکووک حوت کورسیمان لە کۆی 16 کورسی بەدەستێنە ئەمە بۆ یەکەم جار لە دوای 2023 نەتیجەی ئەوەی کە زۆری بەشداری ڕێژەی عەرەبی سونە وای کرد ئەگە کورد هەمووشی بەشدار بێ ئەوان لە بەرەوەی زۆر بەشدار بوون مەقعدێکیان برد لە دائیرەی یەکە دائیرەکە زیاتر کوردی بۆ دائیرە ئەمە مەترسیەک بوو بۆ یەکەم جارە کورد دابەزی ئێمە بێ هەوڵەکانمان ئەوە بێ لە 12 کورسی ئێستا بچینەوە 6 کورسی و ئەگەر زیاتریش بێەوە باشتر وەکو کورد 6 مەقعد بێن لەناو کوردیشە وەکو پارتی دیموکراتی کوردستان طموحیەوەمان هەیە 3 کورسی و بەرەو سەرەوە ئەگەرنا 3 کورسی بەدەست بێنین بۆی کە بتوانین دەنگمان زوڵالتر بێت لە پێداگیریکردن لە مافەکانی خەڵکی ئەم شارە ئێمە 2 کورسیمان هەبوو بەقە 6 کورسی خولەکانی پێشوو ئیشمان کردووە بە شایەتی خەڵکی شارەکە و ئەوە ئێسا بەدەست هاتووە لەم شارە کە ئەم عسکەرتارەتی تیانەماوە تۆزێ وەسی خەڵک خۆشتر بووە و مەحافظمان لا داڕاکان سعید قانونەکەمان لە پەرلەمان تعدیل کرد ئەمانە هەمووی دەستکەوتێکە بۆ پارتی دیموکراتی کوردستانن چونکە ڕاستە من جێگری سەرۆکی پەرلەمانم بەڵام ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان تەوجیهاتی جەنابی سەرۆکم لە پێناو کەرکووکە حرفیان جێبەجێ کردووە هەر تەوجیهێکی جەنابی سەرۆک هاتبێ بۆ بابەتی زەویەکان و تەنانەت ڕاگردنی ئەو پرۆژەکانێتی تاو کاتی زەویەکان ئەگەڕێتەوە تەوجیهی جەنابی سەرۆک بارزانی بووە و تەوجیه ئەویش بۆ ئێمە حرفیان جێبەجێمان کردووە هەرچەند قورس بوو بێت چونکە لەسەر مۆزوعی لەسەر زۆر شت جەنابیان بەجواب نهاتبێت لەسەر کەرکووک بەجواب هاتووە بەردەوام لەسەر خەت بۆ گەڕانەوەشمان بۆ ئێرە جەنابی باسی لەوە کرد کە هێواچنەوە کەرکووک دەبێت ڕۆڵتان هەبێ لە ئاساییکردنەوەی کەرکووک هەرچی بۆمان کرابێ لێرە لە هەڵگرتنی ئەم مەعسکەرە لە شۆرا و لە هەڵکردنی ئاڵای کوردستان لە دعمکردنی خوێندنی کوردی لە هێنانی پرۆژە بۆ گەڕەکە کوردیەکان جنابتانزان ڕاکان نەیدەهێشت ئێمە موافقەمان ڕێز وزرای هێنا دەستمان بە خزمەت گوزاری کرد لە گەڕەکە کوردیەکان پرۆژێکی یەکجار زۆرمان هێنا بۆ گەڕەکە کوردیەکان کۆمەڵی پرۆژەی زەخم لە مەجاری ئاوەڕێ ئێمە کردمانەکو پارتی دیموکراتی کوردستان هەمووشی موافقەیشمان لە بەغدایەنا فەرزمانە کرد بەسەر ڕاکانە کە دەبێن پرۆژانە لە گەڕەکە کوردیەکان بکرێت ئەمە خەڵک پێزانێ خەڵکی کەرکووک گەزانێت کە بەم 2-3 ساڵە پارتی چی کردووە لە کەرکووک لە بەرامبەر خەڵکی کەرکووکیش معروفە بۆی کە خەڵکێکی بەوەفان خەڵکێکی دڵسۆزن خەڵکی نیشتیمان پەروەرن لە دەرەوەی بازنێک تەسکی حزبی دەنگ ئەدەن بۆ حزبەی کە بتوانێت ڕوبەڕووی نیارەکانی بێتەوە ڕوبەڕووی زوڵم و تعدا بێتەوە لەم شارە زۆر باشە دکتۆر باسی لەوە کرد کە ینی ئەوە تانەوەی کورد لەم شارە سەرکەوتوو بێت جیاواز لەوەی کە ئەتانەوەی پارتی ینی کورسی بەدەست بێنێ بەڵام بەلاتانەوە گرنگە کورد سەرکەوتوو بێ لەو شارە و زۆرینی دەنگەکان بەدەست بێنێ دکتۆر باسی ئەزمورێکی خۆمت بووە کەم ئاماژەت بە دوایین هەڵبژاردندا ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ئەو کات لە کەرکووک بەڕێوەچوو من لە بۆ ئیشێکی کوردستان 24 ڕۆژتینە ئەوێ چوونە کەرکووک بەیانی زوو ڕۆشتم پێش خۆر هەڵاتن ڕۆشتمە ئەوێ خەڵکم بینی کە بەرەو سندوقەکانی دەنگدان ڕۆشتن دکتۆر بڕوا بکە ئەوەی لە کەرکووک بینیومە لە هیچ شارێکی دیکەی کوردستانە نەبینیوە نە هەولێر نە سلێمانی لە هیچ شار و شارۆچکەیەک دکتۆر کە ڕۆشتمە ئەوێ بینیم منداڵ گەنج پیر هەرێکیان بە ئاڵای پارتی یەکێتی گۆڕان کۆمەڵ چوزانم نەوەی نوێ هەمویان تێکەڵاو یەکتری بووبوون هەمویان بەیەکەوە ئاهەنگیانە گێڕا یعنی من ئەم وێنەیەم لە هیچ شارێکی دیکەی کوردستانە نەبینیوە هەموو حیزبەکان بەیەکەوە بوون خەڵکەکانیان بەیەکەوە بوون هەمویان بە ئاڵای ڕەنگاوڕەنگی حیزبی کەژاوی ئۆتۆمبیلەکانیان هەمووی بەناو یەکەوە ڕۆشتن و لەگەڵ ئاڵای کوردستانە ئاڵای حیزبەکانیشیان پێبوو ئەمە بۆ من زۆر جیاواز بوو دوگەر هەتاوەکو تەکبیری ئەڵڵاهو ئەکبەر لە مزگەوتەکانەوە کرا و ڕۆژی جەژنە یعنی ئەم تەسەور جوانە و ئامادەیە گەورەی کورد کە بەڕاستی ئەوەی کە بەرامبەر بە کورد کراوە لە کەرکووک لە هیچ شوێنێکی دیکەی کوردستان هەولێر و سلێمانی و شارەکانی دیکە نەکراوە یعنی ئەم تێگەشتە تا چەنە بۆ لایەنەکان دروست بووە کە کورد پێویستی بە یەکدەنگیە لە کەرکووک پێویستە بە یەکدەنگ ژمارەی کورسیەکانی کورد لە کەرکووک زیاد بکرێت چونکە شەڕێکی قەومی نەتەوەی لە کەرکووک ئاکرێت جیاواز لە هەر شارێکی دیکەی کوردستان طبعا ئەگەر جنابت ملاحەزەت کرد بێ هەر کات نەتایجی انتخابات لە کەرکووک دەرەچێت خەڵک ئەپرسیە لە کورد گەیشتە چەند جارێ وازی لە حیزبەکەی خۆی هێناوە ینی دکتۆر پرسیاری ئەوەش مەکرەموت بۆچی هاتوون کورسی کورد گەیشتۆتە پرسیارەکان بۆ خەڵکەوە بوو ئەموو بۆچی هاتوون ئەیان و بۆ سەرخستنی کورد هاتووین بڕوا بکەوە وەڵامەکەیان بوو لەناو بەرنامەکە ژەرماوە بەڵێ ڕاستە اینجا ئەو وای کردووە ئێمە بەڕاستی ئەم خەڵکە دڵسۆزەمان هەیە دەبێت بیشیان پارێزینەوە دەبێت خزمەتیشیان کەین ئەو کە دەنگ بە منەدا جارێک دوو جار ئەبینێ کە تویش ناکەی ئامادە نییە دەنگت پێ بدە ڕاستە ئەو دەنگی پێداوە لە بەرەوەی سراحەکە قەومیە لێرە لە بەرەوەی لایەنی تر ئەبینێ ئەوە مشارەکەکەن جەنابەت باسی کەرنەڤاڵی سەرژمێری بکە لێرە
لە بنسڵاو دارەتوو کە زۆربەی ئەو خەڵکانن کە لە سەردەمی ڕژێمی بەعس تەرحیل کرابوون شارەکە چۆڵ بوو بۆ ئەمەی گەڕابوو بۆ ئێرە ینی بۆ ئەوەی ئیسپاتی بکە کە ئەم شارە کوردستانیە و ئەحسای 57یان هێنایەوە بۆ ساڵی 24 بۆ ئەوەی کە دەنگ بداخەڵ ینی هەمووی گەڕاوە جەناب تزانی خەڵکاتەوە بۆ ئێرە وەکو جەژنەوە بوو بۆیە ئەم پرۆسانە لێرە لای خەڵکەیە ئەو ڕوحە قەومیە بەرزە ئەو بابەیە کە وای کردووە پارتی چاوی لەوە بێ کە دەنگی تر لە دەرەوەی بازنەی حزبی خۆی بێنێ و هەمیشە و خەڵکەش وای کردو ڕووی لە پارتی بێ و من باسم کرد بۆ جەنابەت پێش ئەوەی پارتی بگەڕێتەوە کورد 6 مەقعدی هەبوو پارتیچ مەقعدێکی نەبوو پارتی 21 کە گەڕاوە 2 مەقعدی هێناوە و سێش بۆ یەکێتی و کورسێکیش بۆ نەوەی نوێ ئێستا چاومە لەو 6 مەقعدەکەەوە کورد بێنەوە ئەگەر بێتە حەوت ئەوە بە خۆشحاڵی و دوای لە ناو کوردیشە بۆی دەستکراوەتر بین بۆی ڕێگە لەو هەجمە شۆڤینیە بگرین کە محەممەد تمیم و خەڵکی تر لە بەغایکە دەبێ ئمە بەقووت بین چکە دەنگی ئێمە زوڵالترە بەرام بەراوە نەمە هیچ اتفاقێکمان لەگەڵیانانی ئێمەشی هیچ مەسلحەتێکمان لەگەڵیانانی هیچ پرۆژەیەکمان لەگەڵیانانیە بۆیە کە پارتی بەهێز بێ لە بەغدا ئەو دەنگانش ئەوەندە بەرز نابن بۆی بێن تەعدا لە ئێمە بکەن لە ناو شەریکەی نەوتا لەماوە یەک مانگا 40 مەسول قسمدانراوە یەک کوردی تیابێ ئەخر ئەوەگەر پارتی بەقووت بێت و پارتی هێزیەکەمی لە شارەمە قبول ناکە نە لە مدیری شەریکەی نەودۆنە لە دائیرەیەکی تریش ناکرێت تۆ لێرە دەسەڵات تۆ بیت و بەڵام دەسەڵاتێکی با بڵێن هیچ لە دەست نەبێ و ئەوەندە زەعیف سێری ئەو قەزیانە بکەی ئەمە هەدەفی ئێمە وەک باسم کرد کوردیەکەم بێ و پارتیژ یەکەم بێ لە ناو کووردا زۆر باشە دکتۆر شاخەوان عەبدوڵڵا 4 ساڵ پەرلەمانتار بووە لە بەغدا و 4 ساڵیش جێگری سەرۆکی پەرلەمان بووە چیتان کردووە و دەتانەوێت چی بکەن ئێستا طبعا ئێمە کە هاتینەوە کەرکووک جەناب تەزانی لەو سەیتەرەی کە داخل ئەبووی حەشدی شعبی لێبوو جەناب هاتووی پێشترەکیت ئەو کاتەش پێش 16 ئۆکتۆبەرەوە کوتیبەکانتان هات زۆرجا بە سەعات لە سەیتەری فردی ڕایەنەگرت چونکە حەشدی شعبی لێبوو دوای شوڕتەی ئیتیحادی لێبوو ئێمە یەکەم مەرجمانەوە بکە دانیشتین لەگەڵ لایەنی عێراقی وتمان ئێمە دێنەوە کەرکووک ئێمە بەناو حەشدی شعبیە ناینەوە بۆ کەرکووک و ئەمانوێ ئەم زاهیرەی سەربازیە لێەوە دەست پێ بکەین دەواازەکانمان گەڕانەوە بۆ شورتە و بۆ جێش هاتین لە ناو شار جەناب تەزانی ڕۆژی 12 ئەیلول ئێمە یەکەم جار ئاڵامان هەڵکرد لە گەڕێکی ڕەحیمە و ئاڵای کوردستانە و کاتە خەڵک لەسەر مەدارێش دەگیرە ئەگەر بەبیرت بێ قیادی عەمەلات هەڕەشەی لە ئێمە کرد تێگەرە ئاڵایەت دانەگرن هێزەنێ لەمە سەرتان هێزێکیان ناردە فلکەی خوان بۆ کەرکیکان معروفە ئەگەر بەبیرتان بێ هێزێکی زۆری سەربازیاتە فلکەی خوان بەڵام بە هێزیش ئێمە ئاڵاکەمان دانەگرد و تەسلیم نەبووین چۆکمان بۆ دانەدا هەوڵماندا ئەم معسکەری کە لێرەیە لە ناو دەرواز لە ناو گەڕێکێکی کوردی کە شۆراوە و پێشتر مەکتەبی سیاسی پارتی بۆ لێرە ئەم بارەگایەمان وەرگردەوە بەشێکی لەسەر فەرمانی جەنابی سرۆک بارزانی کرایە زانکۆ ئەو بەشەی تری هەرمایەوە هەروە جێشیان تێکرد هەر بوو معسکەرێکی گەورەتر خۆشببختانە ئەوشمان لە ماوەی دوومانگی ڕابردووە وەرگردەوە ئێستا بووەتە نووسنگەیەک بۆ جێگای خەڵک ینی فەرق سەیری ئەو فەرقەکە بچووکترین فەرق ئەم جێگای کە ئێسام لەگەڵ جەنابتا مقابلەکەم معسکەرێکی گەورەی جێژ بووە خەڵکی ئەمەی تیاگیرا گەنجەکان ئێمەی تیاعازێت دەدا ئێستا ماڵی خەڵکەوە تا پڕی گەنجی ئەم شارەیە و ئیشەکەن بۆ سەرخستنی لیستی پارتی دیموکراتی کوردستان و لیستی کورد لەم شارە یعنی بابەتی گەڕانەوەی زەویەکان بۆ جوتیارەکەم 50 ساڵە زەویمە داگیر کراوە 22 ساڵە نظامی بەعس ڕووخاوە تێناپەڕی ئەم بابەتە بەڵام لە پەرلەمان ئێمە گەر بەبیرتان دێ مانگونی و یەکدانشتنی پەرلەمانم پەک خست و ڤیتۆمان بەکارهێنا و ئەو کاتی جەنابی سەرۆک بە سوپاس و دووبارەیەکەمەوە جەنابیان وتی ئەم پرۆژەیە نەڕوا لە پەرلەمان هیچ پرۆژەیەکی تر نەڕوا تا ئەمە جێبەجێ چونکە بابەتی خاک بەلای جەنابیانەوە بابەتێکە هێڵی سوورە ئێستا ئەو بابەتش خۆشببختانە هەنگاوی باشی بڕیەوە خەریکە دێتە بواری جێبەجێکردن لەسەر ئارز کۆمەڵێک پرسی ترمان کردووە لەم شارە زندیکردنەوەی مادی 140 دەستکردنەوە بە قەرە بوو سەرفکردنی 200 میلیارد بۆ مادی 140 وە بڕیارێکمان هێنا لەسەر پێشنیاری من لە مانگی حەوت بۆ ئەوەی کە بڕیارەکە گەیشتە کەرکووک بۆی کە هەر ئاوارەیەک مادی 140 کردووە زەویێکیان پێ بدێ بەداخەوە تا ئێستا جێبەجێ نەکرا بەڵام ئێمە لە بەغداوە هێنامان ئێستا لای مەحافەزەیە کە بتوانێت پارچەی زەوی بۆ ئاوارەکان دابین بکرێت و مافێکی سەرەتایی زۆر بەسیط تەملیکردنی خانوەکان دیسان هەڵم خولەی ئێمە بڕیاری ئێمە بوو ئەوەی کە ئاوارەکان خانی پیانە و تەجاوزات دیسان دەستکەوتی ئێمە بووە قەراری ئەنجومەنی وەزیران
بەڕێز دکتۆر شاخەوان عەبدوڵڵا سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستان لە کەرکووک سوپاس بامەتەبوونی بەڕێستان.